بەڵێ بێگومان سەبارەت بەو هێرشانێکە لە ڕووی هەموو یاسا و هەروەها ئەخلاق و سیاسەتێکی نێودەوڵەتیش هەمووی بێپاساوە و ناکرێت کارێکی لەم شێوەیە لەگەڵ دراوسەکەت لەگەڵ وڵاتێکە ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوانی هەیە لێک تێگەیشتن لە نێوانیان هەیە بەو شێوەیە هێرش بکرێتە سەر هەرێمی کوردستان. ئەمە جێگەی هەڵوێستەی زیاترە سەبارەت بەم بابەتە گفتوگۆی زیاترەکەین لەگەڵ دکتۆر ناسر هەرکی ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق کە میوانە لەگەڵمان. بەخێر هاتی دکتۆر. زۆر سپاس. دکتۆر لە ماوەکانی ڕابردوو وەک دەزانن و لە هەموو زۆربەی میدیاکانی ناوخۆی عێراق و لە دەرەوەش باسیەوە کرا کە لیژنەیەک لە ئێرانەوە هاتن و تەنانەت لێک تێگەیشتنێکی ئەمنی لە نێوان عێراق و ئێرانە هەیە و دواتر ئەم لیژنە باڵایش پێکێنراوە لەگەڵ ئەوەشە لێک تێگەیشتن هەیە بەڵام ئێران سەبارەت یاخود بە پاساوی ئەمنی هێرشەکاتە سەر هەرێمی کوردستان و بەتایبەت بۆ بازرگانانی هەرێمی کوردستان. ئەمە چ ئامانجێکی لە پشتە؟ زۆر سپاس. وڵی سەرەتا دەمەوێ لێرەوە سەرکۆنەی ئەم کارە ناحەقە بکەم کە دەرحەق بە خەڵکی سڤیلی هەرێمی کوردستان و بەتایبەتی هەرێ هەولێری پایتەخت دەکرێ. بۆی دەڵێم ناحەق چونکە ئێمە نە ئیسرائیلین و نە ئەمریکاین، ئێمە کوردین و مسلمانین و جیرانین پێکەوە و زۆر لایانی هاوبەشمان پێکەوەیە. پێویست بوو ڕێز لەو تەبایی کە ئێمە و بەرامبەر ئەوانمان هەیە زیاتر ڕێزمان لێ بگیرە، بەڵام بەداخەوە دیارە ئەمە بیرکردنەوەکانیانە. سەبارەت بەم بۆچی هەولێر دەکرێت ئامانجیان مەسەل باسی لێک تێگەیشتن کراوە، نەخێر نەک لێک تێگەیشتن کراوە، ڕێککەوتن کراوە. لە 19/3/2023 ساڵێک تێپەڕی نەکردووە لەسەر ئەو ڕێککەوتنێک کە لە بینی کە بە ڕێککەوتنی شەمخانی و قاسم عەرەجی ناو دەبرێ و بە حزوری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقی کە ڕێککەوتنەکە کراوە. بەڵام بەداخەوە ئەوان ئەن ڕێزیان لەو ڕێککەوتنە نەگرت، ڕێزیان لەو عیلاقاتی نێودەوڵەتیش نەگردی، کەواتە ئەمە دەچێتە دەبێ ینی مرۆڤ بلێ بۆ یەک بەڕای من یەک لەبەر ئەوەیە کە هەولێر شاری پێکەوە ژیانە، شاری ئاشتیە، شاری ئارامیە و خەڵکی هەولێریش ساڕای گلەی و تێبینیش بەڵام پشتگیر و پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستانن. بۆی ئەمە ڕەنگە بۆ هەندێک خەڵک قبول نەبی. ئەمە لایەنێکی تریشی بەڕاستی من بەلاوازی حکوومەتی ئیتحادی عێراقی دەزانم، چونکە حکوومەتی عێراقی ئەگەر ڕاستە، ئەگەر دەوڵەتە، ئەگەر حکوومەتە ئەبێ ڕێز لە ڕێککەوتنەکانی خۆی بگری، ئەبێ هەلوێستی هەبێ. ڕاستە ئێستا ئەمە گوێمان لێ بووە جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەلوێستی هەبووە لە دافۆس، بەڵام هەلوێستی بە قسە ڕەنگە هیچ کاریگەری نەبێ. نەمادی دێ ڕۆژێک ڕۆژان هەلوێستێکیان بەرامبەر بە ئێران هەبێت کە وەکو دەوڵەت خۆیان بنوێنن. بۆیە لاوازی حکوومەتی عێراقیشێک کە لە هۆکارەکان کە حکوومەتی ئێران بەو شێوەیە هێرش دەکاتە سەر هەرێمی کوردستان و سەر لایەنەکانی بیانی لێرە. مەبەستم لێ شتێکی تریش ئەگەر ئەوان مەبەستیان ئەمریکا بێ، ئەگەر مەبەستیان ئیسرائیل بێ، ئەو بیانوێن دەهێنەوە کامی هەموو بیانوێنەکە ڕەت دەکەینەوە. خۆ هەموو خەڵک بینی خۆ بە جەنابی قاسم عەرەجی کە هات و هەولێر و نەکەس ئەم جارش بۆ ڕووداوەکەی مالی شێخ بازیش هات، هیچ بیانوێک نەبوو. دواتر دێمەوە سەر ئەوەی کە دەرەنجامی ئەو با بڵێن هاتنانە ئەو لیژنانە دواتر دێنە سەرەوە. بەڵام باسی ئەوەت کرد کە عێراقی چاڵوێستێکی نەبووە. پێتان وایە ئێستا لە نوێترین زانیاری ئەوەیە کە وەزارەتی دەرەوەی عێراق ڕاگەنراوێکی بڵاو کردەوە کە ئەڵێت سکاڵایەکیان تایبەت بە هێرشە دژمنکارێکە و موشکبارانکردنی هەولێر پێشکەش کردووە، دوو سکاڵان لە هەمان کات پێشکەش کردووە. پێتان وایە تا چەندێک ئەو سکاڵانە جێی خۆی ئەگرێت، تا چەندە کاریگەری هەیە و تا چەندە عێراق جددیە لە پێشکەشکردنی سکاڵایەکی وە؟ ئەمە گوێمان لێ بوو ئەنی وەزارەتی دەرەوەی عێراق ئەم هەلوێستانەی نواندووە، بەڵام ئەو هەلوێستانە ئەبێ بە کردار بکرێت. ئێمە زۆر جارێکە گوێ بیستوینە، بەڵام دەرەنجاممان نەبینیوە. دەرەنجامەکە بۆ نەمان بینە زیاتر ئەوانەی کە ئێستا لە دەسەڵاتن، زیاتر ئەوانەی کە ئێستا زیاتر عێراق بەڕێوە دەبن، ئەوان ئەگەر بە سەراحەتیش لەگەر ئەم بابەتە نەبن، بەڵام لەژێر بەژێرەوە ینی لەگەر ئەم کردەوانن و خۆشیان بەشێکن لەم کردەوانە. خۆ چەند ڕۆژی پێشتر خۆ بینیتان نەک هەر ئێران بوو، ینی ئەو گروپانەی بوو کە سەر بە حەشدی شەعبین و حەشدی شەعبی بە پێی یاسا منزومەیەکی دیفاعی عێراقیە، بەڵام کەچی لەلایەکی تریشەوە سەرڕای پێشێلکردنی سەروەری عێراق خودی خۆشیان سەروەری عێراق پێشێل دەکەن. بەڕای من عێراق هیچ هەلوێستێک نانوێنێت، چونکە عێراق ئێستا بەڕای من وەکو وڵاتێک بەرامبەر ئیران خۆی نابینی، وەکو بەشێک، وەکو ویلایەتێک، وەکو خۆی لە عێراق دەبینی. بۆیە ئێران
هیچ کاریگەری لەسەر هەلوێستەکانی عێراق و وەزارەتی خارجی عێراقی نابێتن. باشە ڕاستە بۆ ئەنجومەنی ئاسایش، بەڵام تۆ کە تۆ هەلوێست دەنوێت دەبێت بە دوواداچوونی بکەیت، دەبێت هەلوێست هەبی. ئایا حکوومەتی عێراقی ئامادەیە پەیوەندیەکان لەگەڵ ئێران بپچڕێنی؟ نەخێر. ئایا حکوومەتی عێراقی ئامادەیە هاوکاریەکانی کە ئێستا دەدات کە ئێران ینی شریانی ژیانی ئێران لەسەر عێراق دەتوانێت ئەم شریانە ببڕێ؟ نەخێر ناتوانێت. باشە دکتۆر، ئێستا بە ئامانجکردنی خەڵکی سڤیل لەلایەن ئێرانەوە دەبینرێت بە شوێکی بەربڵاو هەر هەرێمی کوردستان یەک هێرشی کردوتە سەر ئەوە تا هێرشی کردو سەر بەلوچستانی پاکستانیش بە هەمان شێوە. ئەمانە پاساو هەڵەگرێت بە حکمی ئەوەی کە بڵێ ئێوە بە حکمی ئەوەی کە ئەم وڵاتانە نزیکن ناچێت هێرش بکاتە سەر ئەو شوێنی کە خۆی مەبەستێتی بە بیانووی ئەوەی کە لە کرمان ئەو هەموو کوشت و کوشتارە ڕوویداوە ڕووەکاتە وڵاتەکانی ناوچەکە. ئەمە چ پاساوێک هەڵەگرێت بە مەبەستی چییە؟ ئێستا ئەمە گوێ بیست بووین کە دەڵێ ئەمن ڕەدی ئەوە کەوەی لە کرمان کرا، خۆی لە کرمان کرا هەمومان خۆ داعش و قەومەی ئیسلامی بەخۆیان ئەعلانیان کرد کە ئێمە بووین بە پرسیارەتی و هێرشەکەیان کردە ئەستۆ، ینی ئێمە نەبووین، کورد نەبووین یاخو کوردستان نەبوو. مەبەستیان لێرە ئەوەیە ینی ڕەنگە تا ڕادەیەکیش ئەمە پەیوەندی بە وەزعی غەزەوە هەبێت، چونکە وەزعی غەزە ئێستا ینی تا ڕادەیەک وەزعی حەماس باش نییە و ئەمریکا هەوڵ دەدا ئەوەی کە لە حەماس هەیە نەچێتە زیاتر فراوان نەبێ، بەڵام ئەو وەزعانێک کە ئێستا لە کوردستان و لە عێراق ڕوودەدا کە ئێران ئەنجام دەدا، ئەمە ئەنجامێکە ڕەنگە مەبەستیان ئەوە بێ کە ئەم وەزعی کە لە غەزە هەیە بکرێتە نتاقێکی هەرێمی وەربگرێ بۆ ئەوەی تا ڕادەیەک بتوانن هاوسەنگی لەو بینەدا دروست بکەن. بەڵام بەداخەوە ینی دێمەوە سەر حکوومەتی عێراقی. حکوومەتی عێراقی چونکە ئێمە بەشێکی لە حکوومەتی عێراقی، ئەگەر ئەوان بیانویان هەیە ڕاستە کوردستان ئیسرائیلی لێە خۆ ئێمە علاقاتی دەولی هەیە، وەزارەتی خارجی عێراقی، وەزارەتی خارجی ئێرانیە دەکرێت لەگەڵ وەزارەتی خارجی عێراقی ئەم بابەتە یەکلا بکرێتەوە، یەکلا بکرێتەوە و ئەو لیژنانەی کە دێن بەڕاشکاوی بۆ خەڵک باز بکەن، نەک خەڵکی سیڤیل بکەن ئامانج. جگەلەوە کیان کردە ئامانج؟ خەڵکێک دەکەنە ئامانج کە لە خزمەتی خەڵکدا، کە لە خزمەت مرۆڤاتیدا، کە لە خزمەت کوردستان و ئاوادانیدایە. باشە دکتۆر، ئەو لیژنانی کە هاتن وەک ئاماژەت پێکرد سەردانی ئەو شوێنانەکەن کە بردومانەکرێت لە دوای ئەوە ماوەی 48 کاتژمێر راپۆرتێکی تایبەت ئەدرێ بە سەرۆک وەزیران. لە دوای ئەوە دەرەنجامەکەی چی بووە؟ ئەگەر ئەوەی کە پێشتر ڕوویدا لە ماڵی شێخباز ڕوویدا، ئەگەر دەرەنجامێکی هەبووە ئەمە دووبارە ئەبەوە ئەو لیژنەیە لە کۆڵینەکانی دەرەنجامێکی هەبووە ئەمە دووبارە ئەبەوە؟ زۆربەی لیژنەکان بە سەرپەرشتی بەڕێز قاسم عارەجینە بەخۆی کە لە ڕووی مرۆڤاتیە کەسێکی بەڕێزە و کەسێکی ڕەنگە لەگەر ئاشتیدا بێ، بەڵام من لێرەوە دەڵێم جەنابیان کوم لەگەر ئەو بەدانیشتنی تایبەتیمان هەبووە لە لیژانی تایبەتیش پێکەوە بووینە لە سەردەمیکە لە پەرلەمان بووینە، بەڵام من ئەگەر وەکو جاران دەسەڵاتەکەی بێ، ئەگەر هەروکو پێشتر بێ، من لێرەوە دەڵێم جەنابیان ناتوانێت هیچ ئیجراعاتێکی جێبەجێکاری بکە، تەنها ڕەنگە ڕێی خۆی بدا، پێشترش ڕێی خۆی داوە، بەڵام دەسەڵاتی کەوت ئەو دەسەڵاتی کە لە عێراق دەسەڵاتی بەدەستە ڕەنگە جەنابیان ناتوانێت هیچ کاریگەری جێبەجێکردنی هیچ بڕیارێکی لەسەرێ. بۆیە من دەوەقع دەکەم ئەوەی کە ئێستاش هاتیە و جەنابیشیان دێت و ڕەنگە ڕێی خۆشی باش بێ وەکو شەخص، بەڵام من بۆ خۆم وەکو شەخص کە کاریگەریەکی نییە ئەو دەرەنجامانە. من بەڕێی من هیچ کاریگەریەکی نابێت تا حکوومەتی عێراقی وەکو دەوڵەت ڕفتار نەکە، وەکو وڵاتێک ڕفتار نەکە، تاکو وەکو بەشێک لە ئێران ڕفتار بکە. ئەی کاردەرەوە نێو دەوڵەتیەکان پێتان وایە ئەوانە کاریگەریان ئەبێ؟ بەداخەوە خۆ ئێمە مەسەلەی نێودەوڵەتەکان کە ئێستا ئەمریکا لێرە باڵادەستە، ینی بەداخەوە ئەمریکا هیچ استراتیژیەتێکی ڕوونی بەرامبەر بە ئێران نییە. ئەوەی کە لە ئێستا لە ئەمریکا دەگوزارێت لە عێراقدا بەڕاستی پیشاندانی لاوازی ئەمریکاشە بەرامبەر بە ئێران، یعنی ئەو سیاسەتە ئێستا لە دەسەڵاتی ئەمریکاش دەکرێت بەڕای من تەنها ئەوەیە کە دەیەوێ یعنی هەندێک جار وەڵام بداتەوە، نەک استراتیژیەتێکی هەیە کەوا هێز بەکاربێن. خۆ ئەمریکا دەسەڵاتی هەیە ئەگەر بەکاری بێنێ دەتوانێت ئەم ڕێگری بکە، بەڵام ئەویش تا ئێستا بەداخەوە بە ئەرکی خۆی وەکو پێویست هەرنەستەوە و پارێزگاریش لە پەیمانەکان و دۆستەکانی خۆشیان نەکردووە و نەک هەرەوە ینی پارێزگایی لە مرۆڤاتی لە عێراق و لە کوردستانش نەکردووە. سپاس دەکەین دکتۆر ناسر هەرکی ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق لەگەڵمان بوویت و وەڵامدەری پرسیارەکان.